ئینسان هەتا خواناز بێ زیاتر پێویستی بەخوا بێ بۆ هەتا نزیک بیتەوە لە خوای پەروەردگار زیاتر خۆست بە بچووکی خۆتەکەیت. بڵێ با مۆستای بەڕێز پێغەمبەران عەلەیهیموس سەڵات وە لە سەروی هەموویانەوە پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام دەڵێن زۆر دوعای کردووە، زۆر پاڕاوەتەوە بە تایبەتی لە نوێژەکان یا لە سوجدەیە زۆر ماوەتەوە. بۆچی پێویستگە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندە دوعا بکە؟ چونکە زۆر خۆی ناسیوە، چونکە زۆر ئاشنا بۆ پێی. زانایان پایە بەرزەکان کە دوعایان کردو خوایە زیاتر خۆتمان پێ بناسێنە، خوایە زیاتر ئێمە بە خۆت ئاشنا بکە، کە بیرەکەی تۆ لە گەورەی خوای پەروەردگار، کە بیرەکەی تۆ لە گەورەی ئەم گردونە. زانایان ئێستاڵێن بەس ئاسمانی یەکەم 500 ملیار ساڵە بە سورعەتی تیشک لە چرکەیەکا 300,000 کیلۆمەتر بڕێ، 7 جار و نیو بە دەوری گۆی زەویا خوێتەوە لە یەک چرکە، کە بیر لە گەورەی ئەم خوایە ئەکەیتەوانێ هەمیشە پێویستی بەوەیە کە تۆ ئاشناوی بەخوای پەروەردگار لێ نزیک بیتەوە. ئێمە گردون بەهۆی خواوە ئەناسین، ئێمە تیشکە ئەوەی کە تیشکێچێتە سەر ئەوە ئەناسین بەهۆی خۆرەکەەوە کە خۆرەکە نەما تیشکەکە نامێنێ، ئەوە حەقیقەتەکەیەتی. ئێمە هەتا زیاتر لە خواوە نزیک بینەوە زیاتر هەست بە بچووکی خۆمانەکەین. ئەوانەی کە زۆر خواناسن هەمیشە کە بیر لە گوناهەکانی خۆیانەکەنەوە ئەسووتێن لە خەجاڵەتیە.